دوای بڵاوبوونەوەی نەخۆشی هەوکردنی پەردەی مێشکی منداڵان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین نەخۆشخانەی نەخۆشیە گواستراوەکان تایبەت کرا بە توشبوانی هەوکردنی پەردەی مێشک لە سنوورەکەدا. بەڕێوەبەری تەندروستی ئیدارەی ڕاپەڕینیش دەڵێت 22 حاڵەتی نەخۆشیەکە تۆمار کراوە و داوا لە دایک و باوکان دەکات منداڵەکانیان بپارێزن. لە کاتی ئێستادا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین گەیشتۆتە حاڵەتێک کە ئێمە بتوانین ڕای بگەێنین بە شێوەیەک بێت کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە قەزای ڕانیە لە ئێستادا 10 حاڵەتمان هەیە و لە سنووری قەزای پشدەری 12 حاڵەت لەوێ تۆمار کراوە و سەر ڕایەوەی بەشێکی زۆریشیان چارەسەر و پێویستیان بە وەرگیراوە و خزمەت کراون و گەڕاونەوە ماڵەکانیان. بەڵام بەداخەوە ڕێژەکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات تێکەڵاو بوونەکان بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە ڕێژەیەکی زۆر لە ڕێگەی ئەنجامدانی پشکنینەوە لە ڕێگەی دەستنیشانکردن لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە وای لێ هاتووە کە ئامارەکان زۆر بن. کەسوکاری منداڵە نەخۆشەکانیش لە ڕێگای پەیامەوە چیرۆکی توشبوون و سەرهەڵدانی نیشانەکانی نەخۆشیەکە باز دەکەن و دەڵێن ڕشانەوە و بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش لە نیشانە دیارەکانن. نەخۆشیەکەی هۆکردنی مێشکە پەردەی مێش بەڵێ وەڵایە مناڵە پێشەکی سەرەتای نەخۆشیەکەی تای لێبوو ئازاری زۆر بوو چاوی ئاوی دەکرد دوای ئەوەش تاکەیدانە دەبەزی تووشی ڕشانەوە بوو حاڵەتەکانی ئەو لە حاڵاتان و دەستی پێکرد دوای ئەوە برمانە خەستخانە و سێ ڕۆژە داخڵ کراین و هاتوین بۆ ئێرە. ئەو ئێوارەیەک حیبی نەبوو تا بڵین ئێوارە بێکەوە بووین یەک مشکلی نەبوو بەڵام بۆ شەوێ دەوری سەعات 2 شەوێ حەسامنی خەبە کردەوتی هەسە با بە سەرم دێشەیە یعنی زۆر بە ئازار بە سەرێشەکەی بەڵام لەگەڵ سەرێشەکەش ڕشانەوەی لەگەڵدا بوو هەموو جارێک زوو دەڕشایەوە هەنوو سەعات جارێک دەڕشایەوە چی ئەو نەخۆشیە بێت تا 10 ڕۆژە عیلاجی وەرگرێ یعنی 10 ڕۆژە عیلاجی وەرگرێ 10 ڕۆژەکان فەحسی بۆ دەکەنەوە. هەوکردنی پەردەی مێشک نەخۆشیەکی گواستراوەیە و هەموو تەمەنێک ئەگەری توشبوونی هەیە بە تایبەت لە نێو منداڵاندا تا ئێستاش لەسەر ئاستی هەرێم زیاتر لە 200 توشبوو تۆمار کراوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.